بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. هەموو شتێک لە ژیاندا ئەسڵی هەیە و ڕووکەشکراوی هەیە کە پێی دەوترێت تەقلیدە. ئەمڕۆ لە هەموو کەلوپەلەکاندا شەریکەکان کۆمپانیاکان دەنووسن ئاگاداری ڕووکەشکراوەکەی بە ئەم بابەتەی ئێمە ئەم ئەسڵە لە هەمان شکڵ و شێوە لە هەمان ڕنگ وریابە ئەی کڕیار نەخەڵەت تێندرەی نەتخەڵەتێنن ئەو شتەی ئێمە کە نیشانت دەدەین ئەمە ئەسڵەکەیەتی، ئەمە چەند نیشانەیەکی تایبەتی هەیە، بەڵام ڕووکەشکراوەکەی تەقلید کراوەکەی کە بە کەڵک نایە لەسەر هەمان ڕنگ و شێوە دروست کراوە جار هەیە لە نووسینەکەیدا یەک پیتی فەرقە. تۆ ئەگەر زۆر وریانەبی زۆر بە وردی نەیخوێنیتەوە ئەم ئەسڵە و ئەم ڕووکەشت بووە لە یەک نابێتەوە. جار هەیە پیتەکانیشیان هەمووی وەکویەکە لە یەک شتی بچووکدا بۆ ئەوەی یاسا نەیگرێتەوە و غەرامە نەکرێ شەریکەکەی پێدا نەخرێ هەمان شکڵ دروستی دەکاتەوە، بەڵام یەک شتی بچووکی فەرقە. بەڵام ئەمەیان کە تەقلیدە، ئەمەیان کە ڕووکەش کراوە، ئەمەشیان کە ئەسڵیە زۆر زۆریان فەرقە. ئەمەیان بە کەڵک نایە، بەڵام ئەمەیان بە نرخە، ئەمەیان سوودی لێ دەبینی، ئەمە پارەکەشت دەڕوە ماوەیەکی کەم سوودی لێ دەبینی و دوایی بە هەدەر دەچێ و تێک دەچێت. بۆیە لە هەموو شتێکە ئەسڵەکان ناوەڕۆکیان ناواخنیان پاکە، خەڵکی بەگشتی عەوداڵی شتی ئەسڵیە. بەڵام ئەوەی تری وەکو ئاسنێک وایە، وەکو زەردکەیەک وایە کە زێڕکەفت کرابێ، توێژاڵێکی بە زێڕ داپۆشرابێ، لەگەڵ ئەم زێڕەدا سەیریان دەکەی دەڵی هیچ فەرقی نییە، بەڵام زێڕەنگری ئەسڵی دەیناسەیە. هەر کە دەستی لێدا هەرکە کێشای بۆی دەردەکەوێن نەخێر، ئەمەیان زەردکەیە و ڕووکەش کراوە، ئەوەشیان زێڕی ئەسڵیە. ئەم دوانە وەکو یەک نین، ئەمەیان بێ نرخە، ئەمەیان زۆر بەهادار و بە نرخە. ئێمەش لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا خەڵکی بەگشتی بە ڕۆژوو بوون، ئەلحەمدولیلا. ئینشا ئەڵڵا سوپاس بۆ خوای پەروەردگار وا دەبینین کە ئەوەی بە ڕۆژوو بوو بێ هەمووی لەبەر خاتی خوای پەروەردگارە. بەڵام بە دڵنیاییەوە هەشمانە دینداریەکی ئەسڵی کردووە لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا، هەشمانە دینداریەکەی ڕووکەش کراوە، ڕۆژوەکەی گرتووە، هاتۆشتە مزگەوت، بەڵام ڕەفتار و کردارەکانی بەداخەوە بەرهەم و ڕنگدانەوەی ڕۆژوەکەی نییە. بەخوا و کردەوانەی کە لە کاک فڵان کەس و دادە فڵان کەس دەبیندرێ ئەبوایە لە ئەهلی ڕۆژەوە نەبیندرایە. بەڕێزان، ئەبوایە ئەمە کردداری ئەهلی مزگەوت نەبوویایە. بۆیە دینداری خواناسی لە کۆتایی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا دەبێتە دوو بەشەوە. بەشێک کە خوا ڕەحممان پێ بکە ئێمە لەگەڵ جەنابتاندا بینەرانی ئەم زنجیرە باسی یادەش هەمومان لەم جۆری یەکەمە بین کە دیندارێکی ئەسڵ بین. خوا پەناماندا خوا ڕەحممان پێ بکە لە گوناهمان خۆش بێ و بمان پارێزە لەوەی کە لە جۆری دووەم بین کە پێی دەوترێت دینداری ڕووکەش، دیندارێک کە تەنها نوێژ و ڕۆژوویەکی تەقلیدی دەکات، چاو لێکەرانە لە باب و باپیرەوە فێر بووە، مانگی ڕەمەزانە پاشێ و بەربانگ دەکا، بەڵام بەداخەوە لە تەواوی ئەو ڕۆژەدا زمانی لە وشەیەکی خراپ نەپاراستووە. غەیبەتی هەروە خۆی بووە، بوختانکردنەکەی هەروە خۆی بووە، سۆشیال میدیا و فەیسبوک و کۆمنتی ئەملاولا بەلاشەکەی بوختان بۆ خەڵکردنەکەی، ئازاردانی دڵی خەڵکەکەی، گاڵتەکردن بە موبەوەکەی هەمووی هەروەکو خۆیەتی. ئەمە تەقلیدیە بەداخەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری لێکرا مەل ئیسلام. عەمری کوڕی عەبەسە ئەم پرسیاری لە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم، دەفەرمێ پرسیارم لێ کرد مەل ئیسلام، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیسلام چییە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی بنەماکانی ئیسلامی بۆ نەکرد، بفەرمێ ئیسلام بریتە لە نوێژ، لە ڕۆژوو، لە زەکات، لە حەجی ماڵی خوا، سەرەتاکەشی کە دەچێ ناو ئیسلامەوە بە شایەتمان. ئەمە بنەماکانی ئیسلامن. پێغەمبەر صلی الله عليه وسلم تێگەیشتووە ئەم سەحابە ئەم عەمری کوڕی عەبەسە باسی ئەوەی بۆ دەکا، باسی ئەوەی لێ دەپرسێ ئیسلامەتی
بێجگە لە نوێژ و ڕۆژوەکەی و زەکاتەکەی و حەجەکەی چیترە ئەخلاقیاتەکەی چییە ئەخلاقی ئیسلام چییە فەرمووی طیب الکەلام و ئیطعام الطعام زمانی شیرین قسەی شیرین قسەی جوان قسەی بۆن خۆش بڕواتان هەبێ قسەی وا هەیە بۆنی گوڵاوی لێدێ قسەی وا هەیە هەندە جوانە ئەڵی گوڵاڵە سوورەی بەهاریە قسەی وا هەیە دڵت دەکاتەوە طیب الکەلام شیرینە هەر کە گوێیەکانت گوێیان لەو وشە شیرینانە دەبێت هەست بە ئارامی دەکەن گوێ بڕێزان قسەی خۆش و ناخۆش لێک دەکاتەوە حەز بە شیرینی قسەکە دەکات گوێ هەز بە شیرینیەکەی دەکات مرۆڤ حەز دەکات دووبارەی کاتەوە جارێک کە دووبارەی کاتەوە جارێکی گوێی لەم قسەیە بێتەوە بۆیە هەر کەسێک خاوەنی یەکەم سیفەت بێت کە طیب الکەلامە ئەوە موسڵمانێکی ڕاستەقینەیە وشەی جوان لە دەمی دێتە دەرەوە وشەی بۆن خۆش لە دەمی دێتە دەرەوە وشەی گوڵ ئاسا لە دەمی دێتە دەرەوە وشەی سڵح و سەلاحەت لە دەمی دێتە دەرەوە وإطعام الطعام دووەمیان بەخشینی خۆراکە ئەو کەسانی کە هەر بۆ خۆیان ناژین بەتەنها ڕەحم و بەزەیی لە دڵیاندایە ئەو خۆراکەی ئەو پارەیەی ئەو بوونەی کە هەیە بەهی خوا ڕەب العالەمینی دەزانن سبحانه وتعالى ئەی بەخشن لێ وإطعام الطعام لێی دەبەخشن بەردەوام بابوو باپیرانی ئێمە ئەم حەدیسیان بەسەرا جێبەجێ بووە بەخوا زۆریان هەبووە بەبێ میوان نانی بۆ نەخوراوە بەبێ ئەوەی کەوا ئەگەر قاپێ شەشتی لێ نابێ بەشی دراوسەکەی کاسە دراوسەیەتی نەنابێ پێی نەخوراوە وتێتی بەخوا دەترسم ماڵی دراوسەکەم خواردنێکی وایان نەبێ بەخوا گۆشتێکی لە حوشەکەیان نەبرژاندووە و توێتی دییان دەبێت بەشی دراوسەکانم بدەم ئەوەی کە لێم نزیکردیان خۆشم نایخۆم هەیە بە تاواتی خۆی لێ مەحروم کردووە مەگەر چوو بێتە دەشت و دەرێک گۆشت لە ماڵیان نەبرژاوە ئەگەر توانای هەبوو بێ بەشی هەمووانی دابێ باشە ئەینا بەتەنیا پێی نەخوراوە خۆ کەسیش لۆمەی نەدەکرد خۆ گونەهباریش نەدەبوو بەو شێوەیە دراوسەکانیشی هەژار نەبوون ماڵە منداڵی بێباوەک نەبوون بەڵام ئەم فێر بۆ ئیسلامەتیەوە ئیطعام الطعام خواردنێکم پێخۆشە کە خەڵکیش وەک من بیخوا حەز دەکەم سفرەکەم بەتەنیادا نەنیشم لەگەڵ ماڵ و منداڵەکەمدا لەگەڵ میوانێکی دینداری خۆشەویستی ڕەوش بەرزدا نانەکەم بخۆم خێر دەکەن سەدەقە دەکەن زەکات دەدەن دەبەخشن کەواتە ئیسلامەتی بریتە لەم دووشتە زمانی شیرین وشەی پاک و بۆن خۆش لە دەمت بێتە دەرەوە هەروەها بەخشینی خۆراک سەخاوەتمەندی دڵ و دەروون فراوانی دەستی بەخشندت هەبێ دایمە پێت خۆش بێ ببەخشی ئێستا بەداخەوە هەیە هەر حەزی بە وەرگرتنە وەڵڵاهی هەشە دینداریشە هەشیەتی وەڵڵاهی هەبووشە کەچی حەز دەکا بە وەرگرتن بەردەوام زۆری پێخۆشە وەرگێ هەر دەڵێ بابێ ئەگەر خێرێک بکرێت لە گوندەکەدا دەگەڕەکەکەدا لە شارەکەدا لەو شوێنی کە کاری تێدا دەکا بڵێن دەوڵەمەندێک هاتۆ خێرێکی کردووە واللهی ئەم هیچ محتاجێکی نییە کەچی لە پێش فەقیرەکەەوە ڕادەکە ئەگە بەشی بۆ دانێنێن لە هەمووان تووڕە دەبێت دەنگیان لێدا دەبڕێ ئەڵە بەشی من بەڵام ئەوەی ئیسلامی ڕاستەقینە بێ ئەخلاقەکە ڕەنگی دابێتەوە لە دینداری و ئیسلامەتیەکەی داوانیە وڵی بۆی دەبەی ئەڵە حەمد و سەنا بۆ خوا بۆ خۆم زۆرم هەیە تو خوا بەشی فڵان کەس دەن وڵای لەوەی خۆشی کە کەمێکی شە بەشێکی حەل لێ دەبەخشێ ها ئیسلام فێری ئیطعام و طعامت دەکات دەفەرمێ ئەگەر ملیۆنە دینارە هەبوو 25 هەبوو 25 ینی ساڵی جارێک لێ ببەخشە با فێربی باواجب فێربی خێر و خێراتەکەشت بۆ دەنووسرێ ئەوەی زەکاتە خێری لە سەدەقەی سونەت زیاترە بۆت بەڵام عەرزم کردن هیوا هەیە بەس فێری وەرگرتنە هیواشمان هەیە فێری بەخشینە حەز دەکا موسڵمانان ئیمانداران دراوسەکانی خزمەکانی کەسەکانی لەگەڵ یا بەشدار بن ئەگە خێر و خێراتێک کە بێ وەڵڵاهی حەز دەکا بۆ ئەوانیش بێ وەکو موسا عەلەیهی السەلام گەورەمان موسا عەلەیهی السەلام کاتێ خوا کردی بە پێغەمبەر یەکسەر هاڕوونی برای لەبیر بوو وأخي هارون هو أفصح مني لسانا يا ربي خواه هارونش بکە بە پێغەمبەر ئەو لە من زمانی ڕەوانترە بۆ گەیاندنی دینی خوا ئەم دڵ دەروونە پاکە لەکوێ ئەوە لەکوێ کاتێک کە کەسێک خۆی بە دیندار دەزانێت وەڵا تازە لە عومرە هاتوومەوە بەس وەڵڵاهی بزانێ خێرێک هەیە دامەزراندنێک هەیە دەرگایەکی خێر هەیە حەز دەکات بەیانی زوو بڕاتە دەرەوەی براکەی پێی نەزانێ لێی دەشارێتەوانێت لە کاتێکا براکەی زۆر لەو مستەحەقترە
حەز ناکە برای خۆی بەشداری خێر بێت چزای خەڵکی بەس دەڵێ بۆ خۆم. ئیسلامی ڕاستەقینە پێمان دەڵێ ئیطعام الطعام لەگەڵەوەی زمانی شیرینە دڵیشی بەخشندەیە، دڵی دەوڵەمەندە. عمری کوڕی عەبەسە دەفەرمێ لە پێغەمبەرم پرسی صلی الله عليه وسلم مەل ئیمان، ئەی ئیمان چی ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی الصبر والسماحة. ئیمان بنەماکانی ئیمانی بۆ دیاری نەکرد، بفەرمێ ئیمان بریتیە لە 6 شت: ئیمان بەخوا، بە کتێبەکانی خوا، بە فریشتەکانی خوا، بە هەموو پێغەمبەرانی خوا، بە هاتنی قیامەت، بە قەزا و قەدەر خەیریه و شەڕیه، ئەوەی پێت خۆشە و ئەوەی پێی ناڕەحەتی هەمووی بە قەدەری خوای پەروەردگار و بە قەزای خوای پەروەردگارە. باسی ئەمانەی بۆ نەکرد، ئەمانە پەیوەندیان هەیە بە دڵ و دەروون و ئیمانی خۆتەوە. لێی پرسیوە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەل ئیمان، ئەم ئیمانەی کە لە سینەدایەوە بەس خۆم پێی دەزانم کە بڕوای ناودڵە لە دەرەوە چ ڕەنگدانەوەیەکی هەیە، ئیماندار بە چ دەناسرێتەوە؟ ئێستا من ئەگەم لە دڵ و دەرونی تۆ نییە بڕوات بەو شەشە هەیە یان نا. خۆ منافقەکانیش لە دوای پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم نوێژیان دەکرد، خۆ دەیانگوت ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله، دەیانگوت وأشهد أنك لرسول الله، والله شاهدیە دەین بەبێ گومان تۆ پێغەمبەری خوای. خوا دەفەرمێ والله خوا شاهیدەکە ئەوانە درۆ دەکەن. ئەوە ئیمانی ناودڵ بەس خوا پێی دەزانێت، من و تۆ پێی نازانین. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکم پێ بڵێ کە باڵگە بێت لەسەر ئەوەی من ئیمانم هەیە. فەرمووی خولق حەسەن، فەرمووی الصبر والسماحة، فەرمووی ئیمانداری دوو شتە، دوو کردارەتیا دروست دەکات. الصبر کەسێکی ئارامگر دەبی، ئینسانی بە ئیمان کەسێکی هەڵچوو نییە، کەسێکی زبر نییە، کەسێکی تووڕە و تند نییە، لە هەموو شتێکە هەر زبر بێ و هەر تووڕە بێت. تووڕەبوون لە شوێنی دیاریکراوی خۆیدایە. بەڵام ئەسەبر بەگشتی ئارامگرن، ئارام دەگرن. ئەم تاعەت و عیبادەتە ئارامگرتنی دەوێت. ئێستا ئێمە لە کۆتایی ڕەمەزان داین، وەڵی لە یەکی ڕەمەزانەوە ئارامن نەگرتا نەدوتا بە ئیزنی خوای گەورە نێتی لێدێنم سەبر دەگرم دەگەمە کۆتایی ڕەمەزان، وەڵی نەدەگەیشتی ئێستا تا ئەو 28 ڕەمەزان ئەحبابە چۆن گەیشتینە ئەوێ، ئەو گەیشتینە کۆتایی ڕەمەزان چۆن دەگەین؟ نە سەبری دەوێت. ئەو شەو نوێژانەی ئەلحەمدولیلا شەوانی قەدر بە تایبەت تا بەیانی دانیشتین، وەڵا براوە سەبری دەوێت، ئارامگرتنی دەوێت لەسەر تاعەت و عیبادەت. ئەینا تۆش خەوەکەت پێخۆشە، تۆ پێت خۆش بوو لە ناو نوێنی گەرم دابی، سواز بۆ خوا زۆربەتان خاوەن کار و کەسابەتن خوێندنن بە ڕۆژ ماندوون، بەڵام سەبرت گرتووە لەسەر ماندوو بوونەکە، سەبرت بەت گرتووە لەسەر بەجێهێشتنی نوێنە گەرم و نەرمەکەت، هاتووی لە ماڵک لە ماڵەکانی خوادا لەگەڵ ئیماندارانەدا یان لەگەڵ خاو و خێزانتدا لە ناو ماڵەکەی خۆتا دانیشتووی، سەبرت گرت لەسەر بەجێهێنانی تاعەتی خوا، عیبادەتی خوا و هەموو کارەکانی تریش سەبریان دەوێت. ژیان بەبێ سەبر و ئارامگرتن ناڕوا بەڕێوە، ئەوە نیشانەی ئیمانداری ڕاستەقینەیە. بەردەوام ئارام دەگرێت، ئارام دەگرێت، چاوەڕێی ئەنجامی جوان دەکات. وەسەماحە هەروەها چاوپۆشی. ئینسانی ئیماندار ئەوەیە کە چاوپۆشی دەکات، کەسێکی لێبوردەیە، وەڵی هەیە لەسەر 250 دیناری مانیعی نییە شەڕێک دروست بکە، لەسەر 250 دیناری لەسەر 1000 دیناری طبع ئامادەی لەگە شەریکەکەی جابێتەوە. ئیمانداری ڕاستەقینە لێبوردەیە. بەڕێزان ژیان یعنی لێبوردەیی، ئەم هەموو ورد بینیە لەگەڵ ماڵ و منداڵی خۆشتدا بکەی ئیدارە ناکەی، بەخوا لەگەڵ شەریکەکەتدا، لەگەڵ هاوپیشەکەتدا، لەگەڵ هاوڵاتیانتدا ئەگەر بڵێ سەرفی نەزەرم نییە بە مسقاڵ نابێ مافم بەلای خەڵکا بڕوا، کاکە ژیان ناڕواتە دەستەرەوە. هەیە زۆر بە حیسابی خۆی دیندارە، خۆی بە ئیماندار دەزانێت، بەڵام کاتێک کە وەرە مامەڵەیەکی لەگەڵ بکە، وەرە کڕین و فرۆشتنێکن لەگەڵی ببێ، بەخوا ئەو سعرەی وتی پڕبەندی لێدەی نایەتە خوارەوە، ئێ دەشتوانێ بەخوا شتێکی خاتر بگرێ و دڵی شت خۆشکا و ئەلحەمدولیلا خێری باشی شەر دەکا. خۆ نێ خێرەکەی بڵێ وەڵا ئەم 5,000 بێمە خوارەوە لەم نرخە بێتە قازانجەکەی دەڕوە، ئەلحەمدولیلا 100,000 خێر دەکا، بەڵام ئامادە نییە 5,000 دێ داشکێنێ بە 95 خێرەکە ڕازی نییە. بەڵام کاتێکیش کە وەختی جەماعەتیڵە بە قوربان بە جەماعەتەکەمان نەفەوتێ، مامۆستاش شەو نوێژ لە سەعات چەند نابیکەی، نوێژی چێشتەنگا و چەند ڕکات بکەی باشە، بەڵام کاتێک دەکەوێتە سەر مامەڵەکە ئەسەماحەتی نییە، چاوپۆشی نییە، لێبوردە نییە،
وڵا قەیچەکە فڵان کەس دڵی پێخۆش دەبێ یان قەرزی کەسێکی لایە کابرا ئەلحەمدولیلا بە سەرڕاستانە قەرزەکەی قەرزداری هەیە خاوەن قەرز کاتێکە قەرزارەکە قەرزەکەی بۆ دێنێتەوە ئیمان لەوێدایە سەی دەکا بەخوا هەژارە وەڵاهی نەبوونی پێوە دیارە بەڵام پیاوێکی سەرڕاستە لە وەختی خۆیدا قەرزەکەی بۆ پەیدا کردوێتەوە لە دەمی ماڵ و منداڵەکەی گرتووەتەوە هێناوێتەوە لە وەختی خۆیدا ئەڵێ یا ڕەبی ماڵت ئاوا بێ خوای گەورە بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزیتەوە وەکو ماڵی منت ئاوادان کردەوە دەستت گرتم یا ڕەبی خوا دەست گیرۆیت بکە یا ڕەبی خوا ماڵت داوادانکە با دەستن نەترسێنم قەرزەکەم لە کاتی خۆیان نەهێنایەوە و تۆش دەستت پسووتی هەتا ماوی قەرز نەدەی بە خەڵک با دەرگەی پیاوەتی و خێر و چاکە بەهۆی منەوە لەسەر قەرزاران و نەبوواندا نەخرێ بەڕێزان تەماشا دەکەی ئەم کەسە ئەگەر ئیمانداری ڕاستەقینە بێت چونکە دەبینێ هەشتا هەژارە بەخوا هێشتا محتاجە واللهی لە دەمی خۆی ماڵ و مناڵی گرتوێتەوە تا ئەم پارەی کۆ کردوێتەوە قەرزەکەی بۆ هێناویەوە بەشێک لە قەرزەکەی زیاتر دەداتەوە ملیۆنێ قەرزار بووە ئەڵێ وڵای چاکت کرد یا ڕەبی بەخێر بیتەوە واللهی منیش پێویستمە ئەینا بە دڵنیاییەوە جارێکی کەش بە قەرز دەمدایتەوە یان ئەگەر لە خۆی ڕاببینێ و بتوانێت دەست ژوورەی بکاتەوە بە ئەم جارش قەرزەکە گەدەمەوە بڕۆ بە 5 مانگی تر با ساڵێکی تریش لات بێ حتا خوا زیاتر دەرگال لێ دەکاتەوە ئەگەر نەیتوانی خۆی پێویستی بە پارەکە بۆ حەقی خۆیەتی جارێک یارمەتی داوە دەست ژیرۆی کردووە لێ وەردەگرێتەوە ئەمیش دوعای خێری بۆ دەکات دوعای لەش ساغی بۆ دەکات دوعای ئەوەی بۆ دەکات خوا دەرگای ڕزق و ڕۆزی فراوان لەمیش و لەویش بکاتەوە بەڵام دەڵێ ئەوە 50,000 بۆ خۆت ئەوەش بەرەوە بۆ منداڵەکان ئەم ئێوارە نانێکی باشیان بۆ بکڕە چاو لێ سەماحەتە ئەمە چاوپۆشیە ئەمە لێبوردەییە أي الإيمان أفضل أمجد فرمي عمري كري عباس درجة فمدكتا فرمي وتم أي الإسلام أفضل أي پیغمبري خاص صلى الله عليه وسلم بيمبل باشتريني أهل إسلام كاميا فمي من سلم المسلمون من لسانه ويده باشترين مسلمان أو مسلمانية كمسلمانان لزماني ولدستي أمينا وتم أي الإيمان أفضل برستريني إيمان داران كامانا قال خلق حسن فرمي أخلاقي جوان هر کەسێ زۆرتر ئەخلاقی جوان بێت لە کەسێشکە کە ئەخلاقی ناگاتە ئەو پلەی ئیمانەکەی بەرزترە مەلای گەورەی کۆیە لە تەفسیرەکەیدا دەفەرمێ لە بەرگینەوەدا دەفەرمێن نوێژی ئەمڕۆ عادەتە نەک عیبادەت بەداخەوە ئەو کاتە لە چلەکانە لە سیەکاندا مەلای گەورە مەلا محەممەدی جەلیزادا لە تەفسیرەکەیدا لە بەرگینەوەدا وای فەرمووە فەرموویەتی نوێژی ئەمڕۆ عادەتە نەک عیبادەت خەڵکی ئەمڕۆ کە نوێژ دەکەن وریابن نوێژەکەتان خەریکە دەبێتە عادەت هەر عادەتتان پێوەگوتوەکو ناخوانی سێژەمە وایە 5 فەرزەش نوێژ دەکەن نەک عیبادەت بێ چونکە عیبادەت ڕنگدانەوەی هەیە لەسەر ژیانی ڕۆژانەشتدا بەڵام عادەت هەر تێدەپەڕی تەقلیدە ئەحمەد شوقەیری بانخوازی ناودار لە کتێبی چلدا کە مەودود جەبار کردوێتی مەودود جەبار کردوێتی بە کوردی لە لاپەڕی 380دا هاوکێشەیەکی زۆر جوانمان بۆ نیشان دەدا هاوکێشەکەمان نیشان دەدا و دەفەرمێ ئاینداری یەکسانە بەم هاوکێشەیە ستەم نەکردن زەربی یادی خوا زائیدەن چاکەکاری ئەمە وەکو یاسای جەبر و هەندەسە وایە وەکو بیرکاری وایە ئەڵێ ئاینداری دینداری ڕاستەقینە خواناسی ڕاستەقینە عیبادەتی ڕاستەقینە کە ئەسڵیە و تەقلید نییە یەکسانە بەچی ستەم نەکردن دادپەروەری ئەمە هەمووی لایەکی هاوکێشەکەیە ئەم بەرەد ستەمل لە خەڵک نەکردووە مافی خەڵکن نەخواردووە میراتی ناڕەواد نەخواردووە غەشن نەکردووە لە کڕین و فرۆشتنا دەستی خەڵکن نەبڕیوە بە سوێندی بەدرۆ ماڵەکەت بەسەر خەڵکا ساغ نەکردوێتەوە دەستبڕ نەبووی لە نووسنگەی کڕین و فرۆشتنی زەوی و زار و عقارات و کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلە دەستی خەڵکی لێرەوە نەبڕیوە بە ناوی دۆستایەتیەوە ماڵی قەڵت بەسەرا ساغ نەکردوێتەوە دوای بۆی دەردەکەوێت چیم زبڵێکت داوەتێ نەخێر ستەمت نەبوو دەفتەری ئەعمالی خۆت تەماشا کرد ئەلحەمدولیلا ستەمت لە خەڵک نەکردووە و دادپەروەر بووی لە قسەکردندا لە هەڵوێستتدا لە ڕەفتارتدا بە دادپەروەرانە حکومت کردووە ئەوە ستەم نەکردن ئەم بەری هاوکێشەکە ستەم نەکردن زەربی چی لە ناو کەوانەیەکە یادی خوا ئەم بەری بریتێ لە دووشت یادی خوا واتە ذکری خوا کە دەکاتە عیبادەتەکان نوێژت ڕۆژوت زەکاتت حەجت عومرەت زائیدەن چاکەکاری هەر عیبادەتی ڕوود نا لە دەرەوەی مزگەوت لە دەرەوەی عیبادەتەکە لە دەرەوەی حەج و عومرەکە لە دەرەوەی زەکاتەکە لە دەرەوەی ڕۆژووی ڕەمەزانەکەت چاکەکاری
لەگەڵ تەواوی بەندەکانی خوادا چاکە دەکەی بە ئەندازەی توانات تەنانەت لەگن لەگەڵ مرۆڤەکاندا بەڵکو لەگەڵ ئاژەڵەکانیشدا بەڕەحمی بەخوا ئاژەڵداری بەزەیت بە ئاژەڵەکەت دارێتەوە بەزەیت بە گوێ درێژەکەت دارێتەوە بەزەیت بە سەگی ناو مەڕەکەت دارێتەوە بەزەیت بە ئاژەڵێکی بێلانە دادێتەوە بەزەیت بە پشیلەیە کارێتەوە لە کۆڵانەکەیە کە دەمیاوێنی دەچی خواردنێکی بۆ دادنی خەڵکم بینیوە سەگێک قاچی شکاوە دەی با بۆ لای دکتۆر قاچی بۆ هەڵە بەستێتەوە خواردنی بۆ دادنێت تا چاک دەبێتەوە ئەمە چاکەکاریە ئەمە ڕەحم و بەزەیە ئەگەر ئەمەد ئاوا چاک بوو ئەوە تۆ ئایندارێکی ڕاستەقینەی بەخوا ئاینداری وڵی دروستە پێت بوترێ ئیماندار خواناس دینی ئیسلام بە تۆ جوانە و دەبێ مای هیدایەت بۆ خەڵک بەڵام ئەگەری هاوچێشەکەت ئەم بەری تەواو بێ یادی خواد ڕێک و پێک بێ واتە زیکری خوا زۆر بکەیت ئەمە تەسبیحات یان زیکر ژمێرەکەت دەستی لەسەر بێ و سبحان الله والحمد لله والله اکبر واستغفر الله وسڵاوات بێ نوێژەکانت لە وەختی خۆیدا بێ ڕۆژی ڕەمەزانت نەخوار بێت زەکاتت دابێ حەجت کردبێ عومرە لەسەر عومرە بیکەی چاکەکاریش بی خێر و خێراتی زۆر بکەی پارە ببەخشی چاکە لەگەڵ خەڵکا بکەی ئەمەت هەموو تەواو بێ سەد بێ بەڵام ئەم بەری هاوچێشەکە بەداخەوە ستەمکردنەکەت تێپەڕی بێ ستەمت لە خەڵک کرد بێ ئەو ماڵی پەیدات کردو هەمووی حرامە هەمووی دەستبڕیە هەمووی غەشە بە میراتی حرام داگیرکردنی ماڵی خوشک و براکان لە دایک و باوکتەوە بەغەل و غەش هەموو داگیر کردەوە بۆ خۆت وەک گەزۆ مازوو دەیخۆی ئەمە ستەمە مەسئولێکی کار بەدەستێکی ئەم لات باشە بەڵام وەڵڵاهی دادپەروەر نی لەگەڵ میلەتەکەدا ئێمە خەڵک دەڵێ بەخوا فڵان کەس بیندرا لە عومرە بۆ فڵان سەر کردە لە جومعەدا فڵان مەسئول بیندرا ئەمە زۆر باشە جێی دڵخۆشیە بەڵام سەیری ئەمبەری خۆشی کە چاوچێشەکە ئەمبەری ئەوەندەی دەسەڵاتی هەیە لە وڵاتە بەهۆی ئەویەوە ستەم دەکرێ یان دادپەروەری دەچەسبێ بەهۆی ئەمەوە خەڵکێک لەژێر سایە حیمایی ئەودا و ناوی ئەودا و حیزبی ئەودا و ئاڵای ئەودا پەلاماری ئەم و ئەو دەدەن و لە خەڵک دەدەن و خەڵک دەکوژن و مەڵک داگیر دەکەن و سەرانە دەستێنن یان کەس بەهۆی عەدلی ئەوەوە ناوێرێ بە کەسێکی فەقیر هەژار کاسب دیندار بڵێ پشتی چاوت برۆیە چاوی دەردێنێت لە کەس بەهۆی منەوە ستەم نەکە ئەوەی لە پەنای من داستەم کە دەستی دەبڕم ئەگەر ئەمەشت تەواو بوو ئەوە تۆ دینداری ڕاستەقینەی فەرمانبەرێکی کرێکارێکی مۆزەفێکی ئەو پارەی وەری دەگری بە ئەندازەی ئەوە وەڵڵاهی ئیش دەکەی وڵی جاری وار زیاتری دەکەی بەویستی خوای گەورە وڵی ئەوە تۆ زاڵم نەبووی بەڵام بۆ خوای موچەیەکت هەبێ کەم بێیان زۆر خۆت هاتیەوە و دڵت ئیستەفتی قەلبەک لە دڵت پرسی ویژدانت ئەگەر نەدمران بێ بە حەرامخۆری بە بێویژدانی ویژدارت مابێ زەمیرت پێت دەڵێ وەڵڵاهی حەقی ئەم کارم نەداوە وەڵی ئەو پارەی دەگرم دڵم پێی مرتاح نییە چونکە ئیشم لە پێناوانە کرد ئەو تۆ ستەمت کرد لە ئابووری وڵاتەکەت بە ئەندازەی خۆت ستەمت کرد لەو هاوڵاتیانی کەوا ئەگەر ئەوان موچەکەیان وەرگتاییشەکان باش دەکرد ئەو هەموو بێموچەیە هەیە بێموچەخۆری هەیە شەهادەی هەیە زانکۆی تەواو کردووە بە خوێندنی باڵای تەواو کردووە دەستی بە هیچ ڕناگە کاکە لەبەر تۆ جێگاکەشت گرتووە موچەکەش دەخۆی کاریش ناکەی ئەوە ستەمکاری جاگەخ پەنا بخوا ئەم بەری هاوچێشەی دینداریەکەت کە ستەم نەکردنە کە دادپەروەریە سفر بێ ئەگەر ئەم بەری هاوچێشەکەت کە عیبادەت و چاکەکاریە سەد بێ ێ بەڕێزان سفر زەربی سەتیکە لە بیرکاریدا دەکاتە چەند ڕەحمەتتان لێبێ دەکاتە سفر زەربی سەتیکەی هەر دەکاتە سفر واتە ئەم ستەمە ئەم لاتی زەربی سفر کردەوە بەداخەوە بۆیە دینداری ڕاستەقینە بە ئەم هاوچێشەمان لەبەر چاو بێ ئاینداری ڕاستەقینە کە تەقلید نییە کە ڕووکەژ نییە کە لەم دنیا و لەو دنیا لە سایدا دەحەسێتەوە وە سوودی بۆ خۆی بۆ موسڵمانان و دەوروبەر و ئیمانداران هەیە بریتە لە ستەم نەکردن دادپەروەری لە هەر بوارێکی ژیانە کە دەسەڵاتت هەیە وڵی دادپەروەری لە بینی منداڵەکانی خۆتە خەڵک ئێستا کە دەڵی ستەم هەموو هۆش و بیرمان بۆ لای مەسئولینی وڵات دەچێت چونکە زۆر ستەمکارن زۆر گەندەڵن بەڵام کاکە تۆ سێری خۆتت کردووە دوو منداڵت هەبێ ماچی ئەمیانت بە گەرم و گوڕیەوە کرد ئەویانت وەلا ناو پاڵێکت پێوەنا دڵت شکان هەردووچیان دەبوو بە عەدالەت تەماشاتکردنایە دڵی ئەویان شکان تۆ ستەمکاری هەر مەسئولەکە ستەمکار نیە کاکە تۆ لە ناو منداڵەکانی خۆتدا ستەمت کرد کابرا دوو خێزانی هەیە بە حەڵاڵیشیە ناونی لەوانەیە پێداویستی ژیانی ژوای لێکرد بێ شەرع بۆی ڕەوا کردووە مباح کردووە خێزانی دووەم و سێەمی هەبێ یەکیانی هەڵبژاردۆ ئەوانی دووەکانی تر یاندانەکەی تری هەر بەڕەڵا کردووە
فەقیرە لەبەر حیا و حرمەتی خۆی لەسەر ماڵ و منداڵی خۆیدا دانیشتووە، نەوەیە مێردی هەبێ نەوەیە مێردی نەبێ، خۆشی لە خۆی نازانێ هەڵواسراوە، بەڵام هێشتا بە حیا و حرمەتەوە دانیشتووە. دەیەم پیاوە ستەمکارە، کاتێکیش باسی مەسوولینی گاندەڵ دەکرێت زمانی ئەوەندە درێژە، ئایستەم خراپە، تۆ لە ماڵی خۆت ئاستەمکاری بەرامبەر بە خێزانەکانی خۆت دەبەخشی بە ئەمیان کەچی نایدە بە منداڵیان، ئای چەند دڵی دەشکێ منداڵی ئەمیان نەوەی ئەمیان لە باوەش دەگری کەچی نایدەبێ ئەوەی تریان، ئەمە هەمووی دڵشکاندنە، ئەمە هەمووی ستەمە. بۆیە بەڕێزان ئەگە ستەمت هەبوو ئەم بەری هاوشێشەکەت دەکاتەوە بە سفر، ئەگەر سەتیش بێ ئەمبەری زەربی سفری کە هەر دەکاتە سفر. بۆیە ئەگەمە لە خۆمان بێت دینداری وەکو ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ زۆرێک لە خەڵکم بینیوە خۆیان لە پڕیشتی پیسی دەپارێزن بەڵام خۆیان لە غەیبەتکردن ناپارێزن، خێر و بەخششی زۆر دەکەن بەڵام گوێ بە مامەڵەی ڕیبا و سوو نادەن، شەو نوێژ دەکەن بەڵام نوێژە فەرزەکان لە کاتی خۆیدا ئەنجام نادەن. شێخ محەممەد غەزالیش دەفەرمێ نیوەی هۆکاری بێباوەڕی لە جیهاندا دەگەڕێتەوە بۆ ئەو کەسانەی خۆیان بە پابەندبوو بە ئاین دەزانن، بەڵام دەبنا هۆکار بۆ ئەوەی خەڵکی بەهۆی هەڵسوکەوتیەکانیانەوە هەڵسوکەوتی ناشرین و ستەم و نادادیانەوە ڕقیان لە خودا و ئاینەکەشی ببێتەوە. داواکارم لە خوای پەروەردگار ئێمە خۆمان بە ئاینی ئیسلام جوان بین و ئاینی ئیسلامیش بە جوانی بگەینین بە خەڵک کاتێککە ئیمەی بینی نمونەیەکی جوانی باڵای ئیسلامی پاک و بێگەر ببینێ، یا ئەڵڵا ڕەحممان پێ بکەی لە گوناهەکانمان خۆشبی بەهۆی ئێمەوە کەس ئیسلامی لەبەر چاو ناشرین نەبێ، تاعات و عیبادەتی مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزانمان لێ قبوڵ بکەی، دینداری ڕاستەقی نەبین ڕووکەش نەبین. آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. وذكر فإن الذكرى تنفع المؤمنين.